سڵاوتان دەبێ سڵاو سۆفان خۆشحاڵین بەم بەیانیا لەگەڵتانین جارێکی دیکە لە بەیانی 24 من و سۆفان لەگەڵتان دەبین بە کۆمەڵێک پڕگە و بابەتەوە بە هیوان هەموو ئەو بابەت و تەوەرانەی کە ئەمڕۆ ئامادە کراوە سوودی هەبێ بۆ هەموو لایەکمان هاوشێوێ ڕۆژانی ڕابردوو دەمانەوێت زۆرترین پەیام و زۆرترین سوود لە بابەت و لە بوارە جیاوازەکان بگەنین بێگومان لە هەندێکیان پسپۆڕی تایبەتمان دەبێ بۆی قسە لەسەر بکەن. باریتان باش لە هەرکوێکن لەشتان ساڵ بێت بێگومان هەکار ئەمڕۆ ئێمە لە ناو بابەتەکانمان باسی بابەتێکی زۆر تایبەتریشەکەین کە بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان جێگەی ئەوەیە کە بزانن و زانیاریان لەسەر هەبێت و بابەتێکی زۆر گرنگە جا لە ناو ئەم دەستپێکی بەرنامەکەمان ئەمڕۆ لە ناو ئەوەیە ئەمانوێت باسی و بڕیارە بکەین یاخود باسی و بابەتە بکەین کە خەڵکی هەرێمی کوردستان هەمووی لە چاوەڕوانین ئەویش ئەو ڕێکەوتنەیە سەبارەت بە شایستەدارایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن بەغداوە کە شاندێک سەردانی بەغدای کردبوو گەیشتونەتە ڕێکەوتن جا وردەکاری زیاتر کەمێتیگە باسی لێوکەین و ئەمڕۆژ بە درێژایی ڕۆژ دەتوانن زانیاری ورتر و باوەڕ پێکراوتر و دروستتر لە کوردستان 24ەوە دەستان بکەوێت چونکە هێشتا شاندەکە هەر لە بەغدان هاکار و بڕیاریشەکە لەگەڵ وەزیری دارایی تایف سامی کۆ ببنەوە جا چینە ناو پرۆگرامەوە کورسەیەک لە هەر بابەتێکە ئەمڕۆ هەمانە هەک بەمانە ئەوەی خێنە ڕۆ باش. هەولێر و بەغدا سەبارەت بە بودجە و ناردنی شایستەداراییەکانی هەرێمی کوردستان ڕێککەوتن بڕیاریشە شاندەکەی هەرێمی کوردستان لەگەڵ وەزیری دارایی عێراق کۆ ببنەوە. بە سپۆنسەری میدیای کوردستان 24 ئەلبومی دهۆکا کەڤن بڵاوکرایەوە. لەم پشووی هاوینەدا لە قوتابخانەیەکی زاخۆ 700 قوتابی لە خوێندن بەردەوامن خۆیان بۆ خوێندنی پۆلی 12 ئامادە دەکەن. ئەمە گرنگە بۆ زانستخوازان و توێژەران کە بەردەوام بە دوای سکۆلەرشیپدا دەگەڕێن ئەمڕۆ باسی چۆنێتی بەدەستێنانی سکۆلەرشیپ و بەشداریکردن لە کۆنفرانسە نێودوڵەتیەکان دەخینە بەرباس و گفتوگۆی لەسەرەکەی. ژمارەیەکی زۆر لە فلامینگۆ ڕۆژهەڵاتی کوردستان بەجێ دێڵن و ڕویان لە دەریاچەی ئارین لە باکووری کوردستان کردووە. هەکار هەر لە هەواڵە گرنگەکەەوە دەست پێەکەین کە تا درنگانی شەو کوردستان 24 لە پێدانی زانیاری بوو بە هاوڵاتیان. باشە هەواڵە گرنگەکە پەیوەستە بە هەموو هاوڵاتیان لە هەرێمی کوردستان بێگومان شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغدا لەگەڵ حکوومەتی فیدرالی سەبارەت بە جێبەجێکردنی یاسای بودجە و ناردنی شایستەداراییەکانی هەرێمی کوردستان گەیشتنا ڕێککەوتن ئومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و سەرۆکی شاندی هەرێمی کوردستان بۆ گفتوگۆکردن لەگەڵ بەغدا بە کوردستان 24 ڕاگەیاندووە دیارە موژدەکە پێگوتون. بەڵێ باسەوەی کردو کە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان و بەغدا کۆنسەیەکی هاوبەشیان بۆ ڕەوانەکردنی شایستەدارایەکانی هەرێمی کوردستان واژۆ کردووە جا بڕیاریشە کە لە نزیکترین کاتدا تەمویلی هەرێمی کوردستان بکرێت و سەبارەت بە موچەش کە موچە خۆرانی هەرێمی کوردستانە پێشەوە هەورامانی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند چاوەڕێی گەیشتنی پارە دەکەن لە بەغداوە بۆ ئەوەی کە ڕاستەوخۆ دەست بە دابشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بکرێت و جگەلەوە هەروەها بەپێی زانیاریەکانی کوردستان 24 هەر ئەمڕۆ شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ تایف سامی وەزیری دارایی عێراق کۆ دەبنەوە لەبارەی چۆنیەتی جێبەجێکردنی بەرگەکانی پشکی هەرێمی کوردستان لە یاسای بودجە. بەڵە هاکار بێگومان ئەم هەواڵە گرنگە ئێمە لە پرۆگرام ئاماژێکمان خستە سەر بەڵام لە گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی کوردستان 24 بە بەردەوام زانیاری ورتر سەبارەت هەم بە کۆبوونەوەکەی شاندی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ تایف سامی وەزیری دارایی و هەروەها وردەکارێکی زیاتر کە کەی بە زووترین کات ئەو شایستەدارایی بودجە بۆ هەرێمی کوردستان سەرفەکرێت ئەوە ئەتوان بینەران و بیسەران لە کوردستان 24ەوە بینەر بن و ورترین دروستترین و
خێراترین زانیاریەکان لە ڕێی کوردستان 24 بە ئێوە بکات. باش دەستپێکی بابەتەکەمان ینی ئەوەی کە پەیوەستە بە بەیانی 24 لە مەراسیمێکدا و بە سپۆنسەری میدیای کوردستان 24 لە شاری دهۆک ئەلبومی دهۆکا کەڤن بڵاو کرایەوە. ئەمە لە کاتێکدا ڕۆژنامەنووس شیڤان تۆفیق لە ماوەی 20 ساڵدا توانیوێتی 800 وێنەی کۆنی تایبەت بە مێژوو شاری دهۆک کۆ بکاتەوە. بەڵێ کە مێژوەکەی بەشێک لەوان بۆ 120 ساڵ لەمەوە بەرەگەڕێتەوە. وجدير من تديتي أو شمال بني بني وساقوي بستيوية قريجي نیشاندانا بشک جتا خوکولان کونارن باجار دهوکیه. دو شمازاروي دوغنا کبوی کمینجار بشک جوان وینیان اتهت نیشاندان. دو تتيبوكا كاديرين هيا ایوارک جوی بلافکرنا البوما دهوکا کون هاتیه دانان که دیروکا زدتری 120 سالانیاوی باجاری تیدا هاتیه کم وکرن. 20 ساڵە کو ئەم خەرڤەکردن و کۆمکردنە هەروێنەیەکی لەسەر باژێرە دهۆکێ ئەڤروکە یعنی وەکی ڕۆژبوونێکەیە ئەلڤی باژێڕی کو هەندێک چالاکیین گرنگ دەرحەقی دهۆکا کێڤن دێنە ئەنجامدان و ئەو وێنن ئەتناف هەردوو ئەلبومەدا یعنی پتریە 800 وێنانانە ساڵ 1970 گێ هاتیە گرتن بوو تاخێ ناو باژێری و ئەو هەسا گرێ حەمبەلانێ ئەو کێڤنترین وێنەیە. بشک باش جنافدارن باجر دهوکی و هنرمند و رسپی و میوزیک جنین کونارن وی باجری آماده وان مراسیمانن. ادگل دیتنا دیمنن دهوکا کون بیراورین وان ینجبریات دهان سالان ودگرن. جهما طبعا تاريخيا بشكل اهتمام المنطقه مبقشتين از بحثي دوكي بتنتكم يعني او امكانيات التصوير وما تصوير وجبلي مثلا تجيك حكومات بنا بيريك وخلك دوكي بخبنا اهتمامك دوب كتن بس باهر دس بيك اجيك بيروز بايك اكشوفانيت كان بولكاري ادبردوامیا برگه و بابت هاتین آماده کرن نشاندانا ویدیو کلیپکی بو کته دا باسل همو تخوچینن وی باجاری هات بو کرن. کو اوشی ببو جه دلخوشیا آماده بویان. هر بو سادگل ویجی هنرمند و میوزیک جن جیهانی و کره باجر دهوک دلشاد محمد سعید آماده بوی جوی گشتکا دیر و دریجا میوزیکی برن. وینا ورچیف و میجو پیناسا و شوناسا هر گلو ملتکینه. هرچند از ویروی و دور و باجرین هرما کرسان گلک دولمند بنجی لیپا پیدوین زیداتر کم کرن و نویسین و چاپ کرن آوان هیا داکو پیناسا که جوانتر بدن خاکا کردستانه. مستور ملی کردستان 24 دهوک. هەکەر ئەوەی کە لە بیرمانە لە ساڵانی خوێندن کە ئەمان خوێند لە وەرزی هاوین ئیتی دەرگای قوتابخانەدا ئەخرا ناحەوشی قوتابخانەمانە بینی نەپۆلەکەیمانە بینی هەرتر لە ماڵەوە بووینەوە وەرزەمان هەر لە ماڵەوە بەسەرە برد و هەندێک جاریش یاری کۆڵان ئەو کات خولی ژنەوە ڕاستێک ئەو کاتە هەر یاری کۆڵان و تا گەیشتە نیوەڕۆ دایکمان بانگی کردینەوە بۆ ماڵ دیسان عەسر دەست پێ بکەرەوە ڕاستە. بەڵام ئێستا بە مەبەستی بەرزکردنەوەی ئاستی زانستی بەشداری بە درێژایی وەرزی هاوین دەرگای قوتابخانە لە خود باڵی دەرگای قوتابخانەیەک لە زاخۆ بەکراوەی ماوەتەوە ڕۆژانە کۆمەڵێک قوتابی سەردانی ئەو قوتابخانەیەکەن جا هەکار تۆ زیاتر باسی بکە بۆچی ئەچناوێ ئەوەی کە سۆبان ئاماژەی پێدا ئەو قوتابخانەیەکە ماوەتە ڕۆژانە 700 قوتابی کە دەرچووی پۆلی 11 ئامادەین کە ساڵی نوێی خوێندن وەک پۆلی 12 وانە دەخوێنن دەوامی ئاسایی خۆیان کردووە ئەمەش وەک ئامادەکاریەک بۆ ساڵی نوێی خوێندنیە. جا بەڕێ بەرایەتی پەروەردەی زاخۆ ئەمە بە هەنگاوێکی گرنگ و باش دەزانێت و هەروایشە هەنگاوێکی زۆر گرنگە ئەمە ئەوە دەگەێنێت کە
بە هەموو شێوەیەک پاڵپشتی قوتابیان دەکەن بۆ ئەوی کە ساڵێکی نوێکە دێت ئاسانتر و خۆشتر بێ بۆیان و لەگەڵ وانەکانش ئاشنایەکی باشیان هەبێت پێکەوە بینەرەبین. لە دەرگەهێ vê قوتابخانê vekiriye. Proseya xwandinê jî bi awayê qutabxaneyeka asayî têda bi rêve çit. Rojane 700 qutabiyên ku derbasî pola 12 bîne li Zaxo qesta wê dikin û bi rêka mamostayên bispor û xwebexş waneyên hemî babetên vê qonaxê werdigirin. حاضریه خود که بو پولا 12 دام چیم دام نمرت باش بینم بو پاشا روزنامه‌شه دوام 8 سپیدیه حتی 12 و سپاسیام سیدای خوب بخشد که اوید بومتین هم حتی نو که مگلک وانی ما باشی برای بچه نو هم کتابخانه چکی ماسیلینی درست نفس کتابخانه آسایی نه بابت این مال کتابخانه پولا 12 ما همی حتی نیو پتر جبوران دینه که اول نیستی که دو هی و همی دوام میکنند هی بکش گامای Evçend bi armanca bilindkirina astê zanistî li deverê ji Layeketiya Qutabiyên Kurdistanê ve li Zaxo hatiye encamdan. Cara duya ser êk qutabxana Serarom tê tevekirinê bû xirvekirina avan qutabiya armanca me pê bilindkirina astê zanistiya Esenor îdara Serbaxuya Zaxo ku em hest dikin hemî salekê rêja derçûnê wî astîne ji ber hindê evedê bite handerek bû hindê ku rêja derçûnê pê bilind bitin. Bi merema birêveçûna vî projeyî bi şêweyekê saxlem û mifadar Rêveberiya Perwerda Zaxo jî hem aheng û çavdêra rastew palpiştiyê lê diket. ji bo hindê xizmeta qutabiya bikin berêwana sentera masentera dîr bixin û pirêk û pêkî wekî medrese li karê xwe bikine ve me jê ev derfeteka me derfeteka baş zaniye bi mawzanî tensîqeka baş teban gelme hebîne hemahengî gelme ji canîbê layenê mamostayê û layenê her layenekê muhtacî me bîne me texsîr nekire. Wan armanca ku bi vê rekê û bi dirêjahiya bêhinvedana werzê havînê proseya xwandin û fêrbûna xwe berdewam bikin û bi vê rekê xweş bû sala dahatî û bi destveînana nimreyên berz û bilind amade bikin. İslam Yusuf Kurdistan 24 Zaxo. بابەتێکی دیکەمان هەیە بابەتە زۆر گرنگە بۆ قوتابیان ئەو قوتابیانەی کە دەیانەوێت سکۆڵەرشی بەدەست بێنن لە دەرەوە بخوێنن بەڵام ڕەنگە ڕێگا دروستەکە نەزانن ئارەزوو دەکەن دەستیان پێی ناگا دیانەوێت زانیاری زیاتریان هەبێت لەسەر ئەم بابەتە ئێمە دەوەستین سکۆڵەرشیپ و بەشداریکردن لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان میوانمان دەبێت مامۆستا پەیوەند جەلال ڕاهێنەری پەروەردەی و ماستەر لە بەڕێوەبردنی بزنس زۆر بەخێر بێ مامۆستا. سپاس بەخێر هاتی سەر چاوبەری باش ڕێزم بیایتان باش هیواداری باش بن بژی سپاس دەکەین با خێرایی بەوە یعنی بۆ خێراییە دەست پێ بکەین چونکە بابەتەکە گرنگە چۆن بتوانن قوتابیان زانستخوازان دەستیان بە سکۆڵەرشی بگات و چۆن بتوانن بەشداری تیا بکەن ئەوە لە هەمووی لە گرنگترە دواتر دێنە سەر قۆناغ و مەرجەکان بەتاکیت سپاس بۆ میوانداریتان ڕاستی ئەو پرسیارەی و دەتوانم بم لەو کاتە کورتە وڵامێکی زۆر درێژ دەوێت بەڵام وەک تۆ باسی کرد با ئێمە کورتی بکەینەوە زۆری زۆر لە پرۆگرامی سکۆلارشیپ هەیە بۆ خوێندن لە هەموو قۆناغەکانی خوێندنیش دەتوانم لەمە قۆناغی کە دەچی بۆ کۆلێژ ئەوڕا دەستکەوتنی ماستەر وەروە دەستکەوتنی PhD دکتۆرا چۆنەتی بەشداریکردن لەو بەرنامە سکۆلارشیپانە پێویستی بۆیە کە هەندێک خاڵ هەیە کە و خاڵانە ئێمە ڕەچای بکەین و کۆی بکەین و خۆشمان مادی بکەین تا دەگەین بۆ ئەوەی کە بتوانین سکۆلەرشیپێک لە یەک لە زانکۆکانی دەرەوەی وڵاتی خۆمان بەدەست بێنین ئەمەش پرۆسەکی دەتوانم بڵێم زۆر درێژ نییە بەڵام کاتخایەنە کاتی لە تو دەوێت کە ئەرشی لە دەوێت کە خۆت مادی بکەی و کە شت کۆ بکەیەوە ئەو داواکارانەی کە سکۆلەرشیپەکە لە توی داوا کردە ئەو داواکاریان هەمووی کۆ بکەیەوە اینجا دەتوان بڵێم ئەپلای بکەی یان بەشداری بکەیت لەو بەرنامانە. باش مامۆستا هەندێک قوتابی با بڵێن ڕێگاکەش دەدۆزنەوە پەیوەندیش دەکەن بەڵام لە بەرنامەکانی سکۆڵەرشیپ دەرناچن گرفت و کێشە و لەمپەرەکان چییە؟
سەرەتا ڕاستی بەنامەکانی سکولەرشیپ زۆری هەیە بەڵام باباسی سێ باوترین زۆریان بکەین هەندێک لە بەرنامەی سکولەرشیپ هەیە کۆمپانیا پارە بە قوتابیەکە دەداتن جاچی دایرێک بۆ قوتابیەکە بنێرێت چ دایرێک بۆ زانکۆکە بنێرێ هەندێک زۆری سکولارشیپ هەیە و سکولارشیپانە زانکۆکە خۆی پارەکە بۆ قوتابەکە دابین دەکات لێ خۆش دەبێت لە پارەکەی کە قوتابەکە لە سەرێتی کە بیدا لە خلالی ساڵانی خوێندنی بەڵام کێشەکە لەوەی بکە تو باسی دەکەی مەسەن بۆ نمونە کە بەشداری کردو وەروە ئیمێلی بۆ هات ئیمێلەکە مەسەن بۆ نمە بۆی ناگەڕێتەوە یا ئیمێلی نردو ئیمێلێکی بۆ هاتە دوایەوەی کە دەگاتە نیوەی کاتەکە دەبێنێ کانسل کراوە یا ئەو نەجراوە هۆکارەکەشی چیە ڕاستی یەکێک لە لەمپەرێک هەرە گەورەکان کە دێتە پێش قوتابیانی کورد زمانە چونکە ئەگەر تۆ زمانی ئەو وڵاتەوە ئەو دەتوان بڵێن وڵاتی کە بۆی دەچی مەرزنی هەر زمانی ئینگلیزی بێ بۆ نە ئەڵمانیا داوا دەکا مەسەن بۆ نمونە زمانی ئەڵمانی بزانی ئەگەر تو 3-4 ساڵ خۆت ئامادە نەکرد بێ و شادەیەکی وات نەبێت کە ئیزبات بکا کە تو توانای زمانەوانیت لەو زمانی خوێندنە تەواوە ئەوە ڕاستی پێ برم وەک تۆ باست کرد وەرناجرێ و کێشەی بۆ دروست دەبێت وەروە بەشداریکردن لە کۆمەڵە ئەکتیڤیتی و چالاکی دەتوانین بڵێم ئەوەش ڕێگە خۆشکرە لەوەی کە لە سکولارشیپ وەربژیرێ و بتوانین لەو منافەسەیە سەرکەوتوبی وەربژرێ لە زانکۆکان باشە چۆن ئەتوانرێت سکولەرشیپ وەکو دەواازەیەکی زانستی بقۆزێرێتەوە ڕاستی باشترین ڕێگەی لەوەی کە دەتوانم بڵێم قوتابی بتوانێت خوێندن لە وڵاتێکی دەرەوەی کوردستان بکاتن فێرە زۆر لە زانستی تر و زانستی نوێ ببێتن بەڵام ئەومانە ئەوە نییە کە زانکۆکانی ئێمە مەسەن بۆ نمونە لە ئاستێکی نزمدانە نەخێر زانکۆکانی ئێمەش لە ئاستی بەرزدانە بەڵام ئەوە شتێکە بتوان بڵێم لە هەموو دنیا ئیدی هەتا زۆرە سیستەمێشتر هەیە پێداوترێ ئکسچێنج ستودنت کە گۆڕینەوەی قوتابیانە لەو زانکۆی بۆ زانکۆیشتر لە وڵاتێکی تر ئەوە ڕێگە چارەیەکە کە دەتوانم بڵێم بۆی کە قوتابی بتوانێت ئاسی خۆی پێ برز بکاتەوە بەڵام وەک باسم کرد دەبێ بەو فلتەرانە دابڕوە ئەو فلتەرانش یەکە چاوەک باس پر زمانە دووەمیان بەشداریکردنە لە کۆمەڵە چاڵاچیەکی زانستی یەک لەوانە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان بە تایبەتی بۆ ماستەر و دکتۆرا باش ئەمە بکەینە پرسیار ئەگەر مامۆستا پەیوەند یعنی سوودی بەشداریکردنی قوتابیان لە کۆنفرانسە زانستە نێودەوڵەتیەکان چییە؟ ئایا ئەو هەر قوتابیە کە بەشداری لەم کۆنفرانسانە کرد بەشی وە تێگەیشتن و ئامادەکاری دەتوانانی تێدا هەبێ بۆی کە وەربگیرێت؟ بەتاکید یەک لە سوودە هەرە سادەکانی ناسینی کۆمەڵە دکتۆر و پرۆفیسۆر و مامۆستای کۆمەڵە زانکۆیەکی دەرەوەی وڵاتە ئەوەی لە ئەزمموی خۆم کە بەشداری زیاتر لە 5 کۆنفرانسی نێودەوڵەتیم کردیەکە زۆریان لە ئەجوکیشن و پەروەردەیە لە وڵاتی ئیتاڵیا بۆ نمونە توانیم سێ لە پرۆفیسۆر وەرا دکتۆرەکانی کۆمەڵە زانکۆیەکی دەرەوەی وڵات بناسم و تا ئێستاش برادرین و لەگەڵ یەکتر ڕاستی زۆر بەرنامەوەشت دەگۆڕینەوە زۆر ڕادەگۆڕینەوە ئەو یەک لە ڕێکانە دووەم ڕێگا هەر لە ڕێ ئەو کۆنفرانسانە کاتێک کات و ئەگەر بە ئارتیکل بەشداری کرد یا بەبێ ئارتیکل بەشداری کرد خەڵکی کە ئارتیکلەکەی تو کە دەخوێنێتەوە سەری دەکات دەبینی ئەو شتە بەدڵی ئەو پرۆفیسۆریا بەدڵی ئەو دکتۆرەیە بۆیە ئەو ئۆفەرەکە تەقدیم دەکەی دەرناسیتەوە دەزانی مەسەن تۆ کەسێکی ئارتیکلەکە بڵاوکرێت و ئارتیکلەکە جێگەی سەرنجە ئیدی لەو ڕێ دەتوانانی باماشەوە سکولەرشی بەدەستبینی زۆر بە ئاسانی زۆر باشە ئەوەیش کە گرنگە شێوازی تەقدیمکردنەکەیەتی کە چۆن تەقدیم کرێت لە ڕێی چێ و وێبسایتێکی باوەڕ پێکراوە بۆ چۆنەڵە کاتی زیاتر بە فێڕوونەدات بە دوای گەڕان و بە خێراتنی کات بگات بەو شوێنەی کە ئەتوانێت ببێتە پرتی پەیوەندی و لیکەکەی بۆ دروستکە یاخود لەوێەوە ڕەوانە بکرێت کام وێبسایتە ئەوە یەکە لە لەمپەرەکان کە ڕاستی ئەمڕۆ چونکە هەموو شتەکان ڕاستی بووە بە بزنس وەروە سایت و وێبسایت و وەروە زانکۆش لە زۆر جارشتی فێک دروست بووە تەنیا پارەی لە خەڵک بەردەدەنەوە کە دەتوان بڵێم سکامنەوەوانە بۆیە کۆمەڵە سایت و کۆمەڵە مەسەن بۆ وێبسایتی زۆر جێگەی باوەڕپێکراو هەنا ئێمە دەتوانم یەک نمونە پێتان بدەمەوە سایتێک کە ئێستا وەبزانم لە ئەوە لە شاشەکار یەکەن ئەو سایتە ڕاستی دەتوانێت لە باری ئیجوکیشن وەروە لە باری بزنس لەسەر شاشەیە زۆر چاکە لە باری ئیجوکیشن وەروە لە باری بزنس دەتوانین لەو سایتە بەشداری کۆنفرانس بکەیت بە تاوێتەوە کۆنفرانسانی کە نێزیکن لە وڵاتی ئەمە یەک لەوانە کە لە وڵاتی تورکیا لە وڵاتی قۆڕس وەروە لە وڵاتی ئیتالیا لە ئازربایجانیش بەماشەوە هەیتیان هەر هەمان ئەوەیە ئەمە شەریکەیە کە کۆمپانیایەکی گەورەیە باوەڕ پێکراوە لە ئەستەمبۆڵ دادەنیشی
ڕاستی من بەشداریم کردووە ئارتیکڵیشان بۆ بڵاو کردیمەوە برادری تریش دەناسم ماستەر و دکتۆراشی هەیە بەشداری کردێ لەو کۆنفرانسانە زۆر بە ئاسانیش بەشداری دەکا بە پێوە تووشی کێشش بیت باش ئەمستا پەیوەند ئەمە سەبارەت بە وەڵامی پرسیارەکەی سۆڤام و لەسەر سکۆڵەرشیپ ئەی چ وێبسایتێک هەیە بۆ بەشداریکردن لە کۆنفرانسە زانستیەکان بۆی بتوێ بەشداری بکەی ناوی خۆت تۆمار بکەیت وەک باسم کرد ئەویش ئەو وەبسایتەیە عینە بامان شێوە کە لە ناو ئیستەمبۆڵە شوێنی دانیشتنی هەیە کوارتەکەی لە ناو ئیستەمبۆڵە دەتوانی ئەپلای بکەی چێشی ئێمە ڕاستی سیخەیە دەتوانین بڵێ مەسم بۆ منە کاتی کە تو تەقدیم دەکەی دەڵێ داوا دەکا مەسم بۆ منە 200 تا 250 دلار تەحویلی بۆ بنێری بڵێنەڵێ ئێمە وەکو زۆر جا دەڵێن چێ دەڵێمە پارێ دەنێرم و ئیشەکەش دەبێت تووشی کێشە دەی بەڵام ئەو وێبسایتێک کە باسمان کرد ئەو وێبسایتەوە شێشەیەت نییە ئەو پارەیەگە بنێری ئەگەر مەسەون لە کۆنفرانسەکە وەریش نەژای بۆ دەگەڕێنێتەوە ینی زرارێکی مادی گەورە ناکەی و دەتوانیش بەشداری کۆنفرانسە زانستیەکان بکەیت ئەمانەش وەرزینە جاروا هەیە 6 مانگ جارێک کۆنفرانسێک ئەنجامدا جوارە ساڵی جارێک کۆنفرانسێک ئەنجامدا بۆیە وا باشە کە قوتابی ڕۆژانە سەیری ئەو وێبسایتە بکاتون و بزانی کە کاتەکانی کە ئەوانە دایان ناوە لە چ وڵاتێکە ئیدی کێشەی ترمان هەیە یەک لەوانە باسمان نەکرد چون بەخۆڵی ناتوانین بچێناوی ئەویش کاتێک کە وەرژایی لەو کۆنفرانسە وەروە ئەوان ئامادە بووم کە تۆ بچی سیمینارێک بکەی و ئارتیکلەکەی خۆت بۆت بڵاو بکەنەوە بە دوواداچم بۆ ئارتیکلەکەت کرایەتەوە هەموو شتێک لە فلتەری ئەخیری کێشەی ڤیزەمان زۆر زیات توش دەبێت وڵاتێک مەسەڵەن بۆنە وەک ئەڵمانیا وەک ئیتاڵیا تۆ وەک قوتابێک کە دەچی تەقدیمی ڤیزە دەکەی لەوانەیە توش کێشە بی لەوانەیە ڤیزەکەت بۆ نێتەوە کانسڵ بی ئەو کات بەشداریکردن کۆنفرانسەکە لە دەست دەدەی ڕاستی بەڵام پۆبلشکردنی ئارتیکلەکەت و بڵاوکردنەوە و ئەوانە لەدەست نادەی بۆ بڵاو دەکرێتەوە ئیدی ئێستا لە دوای کۆرۆنا زۆرێشتر لە بەشداریکرد لە کۆنفرانس پێیا بووە ئەویش لە ڕێگەی زوم دەتوانیت لە وڵاتی خۆت بەشداری کۆنفرانسێک بکەی بێ ئەوەی پارە سەر بکەی بێ ئەوەی سەردانی وڵاتەکەش بکەی و کێشەی ڤیزەش لە کۆڵ دەبێتەوە باشکار پەیوەند باسی کێشەی ڤیزات کرد ئەگەر بۆ یەک جار ڕەفزی بۆ هاتەوە بۆ جاری دووەمیش تەقدیمی کاتەوە ئەمە ناکاتە بڵێ پاڵپشتیەک بۆی ئەمە یەک جاری دیکە تەقدیمی کردووە وەرنەگیراوە ڤیزای بۆ ناتۆتەوە بۆ دووهەم جار ئەمە نابێتە پاڵپشتیانی مەبەستمەوەی لە دوای وەرنەگرتنی ڤیزای تر کەسەکە پشت سارد بێتەوە جارێتر چانسی ئەوەی هەیە؟ نا بە هیچ زۆرێک بەو شێوێ نابی بیر بکەینەوە ڕاستی ینی من بەسەرم هاتووە جاروا هەیە تەقدیم ڤیزەم کردووە بەشداری کۆنفرانسێم کردووە ڤیزەکە کانسڵ بووە بەڵام هەر لە 6 مانگ دوای ئەوە تەقدیمی کۆنفرانسێشتم کردووە لە هەمان لەوانەیە وڵاتیش بێت و ڤیزەکە کانسڵ نەبووە ئەین دەگەڕێتەوە سەر خۆت دەزانی مۆزۆی ڤیزە وەرگرتنی ڤیزە زۆر پەیوەندی بە بابەتی تکە هەیە زۆر بابەتی دەرەوەی خوێندن وشتی وایە دەتوانێت تەقدیمکار نابێت پشتی سار بێتەوە ئەگەر تا 5 جاریش ڕەفز وەروە کانسڵیشنی بۆ هاتەوە لە ڤیزا لە وڵاتانە لە وڵاتیشتر دەتوانیت تەقدیم بکە میم هەدەفەکە ئەوەیە تۆ لە ژوورەوە کە بە حەقیقی حەزت لێ بەشداری شتێک بکەی دەبێ هەوڵی بۆ بدەی و دەبێ خۆت ماندی بکەی نابێ سارد بێەوە ئەمسا پەیوەند وەکو ئەزمموی خۆت قوتابیانی ئێرە توێژەران هەوڵ دەدەن کە کورسێک بەدەست بێنن لە دەرەوە بەڵام زۆر جار بەشی وەی بینیمان بەرچاومان کەوتووە کە هەندێک لە قوتابیان کاتێکە لە زانکۆیەکی دەرەوە وەرگیراون زانکۆیەکە وەکو پێویست نەبووە بگرە بەشێکیان هەر بە بندیوار حساب بوون بەڕاستی ینی تاوەکو ماستەرەکەشیان بەدەستێناوە هەوەکو بندیوار بووە چونکە تەنیا لە تاقیکردنەوەکان ئەگەر لە تاقیکردنەوەکانیش تو بێ ئەمانە باشترین یاخود ماستەرێکی خاوێن لە زانکۆکانی کوردستان بخوێنی بەتەکیت ماستەرێکی خاوێن لە زانکۆکانی کوردستان هیچ نەبێ ئەو شتانێکی ئێمە لە زانکۆی کوردستان هەمانە بۆ نمونەیەکی کورد ئەگە باز بکەم لە بابەتی کیمیا لە هەندێک لە زانکۆکانی دەرەوەی وڵات کاتێک کە تو بەشداری ماستەر دەکەی لە کیمیا یەک لە موادت پێ ئامادە دەکا ئەو مادەیە کە ئامادەت کردتەوە دوایەوە نووسینی خۆتی لەسەر دەکەویتەوە ئەوە ماستەرت هێنا بەڵام ئاگادارم لە زانکۆی کوردستان زیاتر لە 25 لە بەشی کیمیا زیاتر لە 25 تا 30 مادەی کیمیایی پێ ئامادە دەکا تا بەس ئامادەت بک بۆی کە بچی دوای ئەوە کۆمەڵە لێکۆڵینەوە و توێژنەوەی تر بکەی و ئیدی ئامادەبی بۆی کە ماستەرەکەت تاوا بکەیت داڵهواتە لە ڕووی ئەزمونەوە ئەزمونێکی زۆر زیاتر لە هەرێمی کوردستانتان بەدەستبێن بەهۆی تاقیکردنەوەکان و ئەو بەحساری کە ئەیکەن سەبارەت بۆ ئێمە سوپاس دەکەین پەیوەند جەلال ڕاهێنەری پەروەردەی و ماستەر لە بەڕێوەبردننی بزنس لەگەڵمان بوویت وان بابەتە ڕاوێژت بە ئەو کەسانەدا کە
بەتەمان سکوڵە شێ بکەن یاخود بڕۆنە کۆنفرانسانی بەداڵەتەکان دەستەکان خۆش بە سپاس دەکەین بەرە سپاسی وەرز دەکەم دواوتم ئەوەیە تەنیا هەموو قوتابیان کۆڵ نەدەن ڕاستی ڕۆژانە جارێک کانسل بۆ هاتەوە چ لە ڕێگەی سکولەرشی چ لە ڕێگەی خوێندن لە دەرەوڵاتە هەموو شتەکان هەر جارێک کە هاتە پێش سار نەبێتەوە گرنگترین شتەوە سار نەبێتەوە بەردەوام بەدووادا چون کۆسەکانت خۆش مامۆستا پەیوەند زۆر سپاس بۆ تۆ بەم بەیانی لەگەڵ مام زۆر خۆشحاڵم باش دووبارە خۆشحاڵم بابەتی دواترمان بابەتێکە ئەوانەی کە هاوسۆزن لەگەڵ باڵندەکان باڵندەن زیاتر ئەمانە بەم شێوازەیە کە ژمارێکی زۆر لە فلامینگۆی دەریاچەی ئارین لە دامێنی چیای سیپان کردویانە بە پەناگەی خۆیان جا فلامینگۆکان بۆ چوون بۆ شوێنی گەرمتر دەریاچەی ورمێ لە ڕۆژهەڵاتی کوردستان بەجێ هێڵن ئیتر جێگەکە بەجێڵن بە ڕۆژێنێکی ترە ڕۆن ڕووەکەنە دەریاچەی ئارین لە باکووری کوردستان ژمارەیەک فۆتۆگرافەریش سەردانی دەریاچەکەیان کردووە لە نزیکەوە دیمەنەکانیان تۆمار کردووە ئێمەش بۆ ئێوەمان گەستێتەوە ئەv mêvanên bireng gola arîn xemilandin. Ev dergola arîne ku dikeve quntara çayê Sîpanê yê bajarokê Edil Cawazeyê Bitlisê. Mêvanên her sal ên vê gola ciwan flamingo dîsa hatin û xemla xwe ya pembeyî danîn ser avê. Flamingoyên ku berdewam berê xwe didin cihên germtir ji gola Urmiyê yê Rojhilatê Kurdistanê rabûne û gola Arînê yê Bakurê Kurdistanê ji xwe re kirine stargeh. Burada bulunan Arin Gölü Li gola Arînê nêzîkî 200 cure çivîk hene, yek ji wan jî flamingo ye. Piştî ku dinya germ bû, flamingo jî ji gola Urmiyê koçîvir kirin. û dema dinya sar bû, dê ji vir biçin cihên germ. havaların ısınmasıyla beraber Hunermendên wêneyan jî berê xwe dane golê da ku ji delaliyên flamingoyan bêpar nemînin. Bunların göç yollarından birisi de bu Arin Gölü'dür. Gola Arînê riyek ji riya koça flamingo ye. Bi rastî ev rer bêhempa ye. Medîmenên gelek ciwan û pêhempa girtin. Ev dever yek ji cihên bijare ye. Ku dikeve qontara çiyayê Sîpanê. Ev dever hêjayê dîtinê ye û piştrastî ve bang li her kesî dikim ku bila bêne vê derê û vê derê bibînin. Herkesi buraya fotoğraf çekmeye davet ediyorum. Flamingo de heta 4 mehan li gola Arînê bin û paşê de dîsa bikevin ser rêyên germ. هەکار دەچینە ناو بابەتێکی هونەریەوە بەڵام لێرە نیە لە ناو ستۆدیۆی سەرەکیمان لە هەولێر دەبێ بچینە سلێمانی بۆ دەرخستنی توانای هونەری گەنجان لە بوارە جیاوازەکان لیندە عەبدوڵڵا لەگەڵ ئەوەی خوێندکارێکی بەشی دەرمانسازیە بەڵام خولایەکی تایبەتی هەیە خولایەکی تایبەتی بۆ میوزیک و بۆ گۆرانی هەیە کە لە باڵین اختصاسەکەی خۆی تا ڕادێک دوورە بەڵام ئیتر ئەو کەسانەی کە خۆشەویستی و سۆزیان بۆ هونەر هەبوو ئەمە بە هیچ شتێک لەبار نابردرێ و هەروەها ئاریان خوێندکاری پەیمانگە هونەرە جوانەکانە و بە هەمان شێوە ئەمیش خولیایەکی تایبەتی هەیە بۆ گۆرانی بۆ مۆسیقا بۆ ئێمە دەڕۆین بۆ ستۆدیۆی سلێمانی لەوێ هاوکارمان دالیا لەگەڵ ئەم هونەرمەندانە قسە دەکات دالیا بەیانیت باش سڵاوت لەبێ زانین ئەم هونەرمەندانەی هێناوتن چێن دەنگیان چۆنە مستەوای مۆسیقییان چۆنە فەرموو ستۆدیۆ بۆ ئێوەیە سڵاو سۆبان سڵاو هاوکار دیارە لە کاتی پرۆڤەکەی خۆتان تا کەمێک گوێتان لە دەنگی ئەم دوو گەنجە بوو کە یەکێکیان خەڵکی شارە جوانەکەی ڕانیەیە لیندا هەروە کاک ئاریانیش کە ئەو خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکانە ئێمە ئامانجمانە لە ڕێگای ئەم بڕگەیەوە باز لەوە بکەین کە گەنجانی شاری سلێمانی خولیای تایبەتیان هەیە لەگەڵ ئەو ئەسەنگیانەی کە ڕوبەڕوویانە بێتەوە بەڵام هەو ئەدەن بۆ ئەوەی کە پەرە بەتوانەکانیان بدەن سەرتا بەخێراتنتانەکەم کاتێک کە پرۆڤەتانە کرد زۆر دڵخۆش بووم بە تایبەتی کارێکێکتان خولیای تایبەتی خۆتانەیە سەرتا لە تۆ دەست پێ بکەم لیندا کە خۆت خوێندکاری دەرمانسازی بەڵام لەگەڵ ئەوەشە کە شەو قسەمانە کرد باسی لەوە کرد چەندین خولیای تایبەتی ترت هەیە و لە مناڵی شۆ کار بۆ خولیانەکەی ئەگەر خۆت بناسیێنی تۆ خولیاکانیشی باس بکەیت باشە من لیندەم خەڵکی ڕانیم و تەمەنم 22 ساڵە لە هەر لە مناڵیەوە کۆمەڵی خولیان هەبووە چون بۆ کێزیە منداڵان و سنتەری گەنجان و ئەمانە لە ڕانیە سەرەتا بە شێوەکاری دەستم پێ کرد بەڵام دوای ماوەیە زانیم حەزم بەون نییە خۆم تیان نەئەبینەوە
چوون بۆ میوزیک لەوێ چوون بۆ دەورەی گیتار ئەوسا هیدایەت دەرسی پێوتم لە پۆلینۆی ناوەندیا بووم ئیتر ئەو کاتە بربەستم زۆر بوو لەبەرەوەی خوێندکار بووم ئاستیشم تۆزە باش بوو لە مەکتەبە ئیتر ماڵۆمان ئاوت نابێت ئەوەندە خوب بدەیتە هونەر و ئەمانە بۆی چۆن بڵێ لە 12 دەرەجێ بێنی ئیتر ئەوە بوو هەر بەردەوام بووم لەسەری هەتا وەکو پۆلی 12 لە 12 وازم هێنا دوای ئەوە دووبارە دەستم پێ کردەوە ئێستا لە شاری سلێمانیەژی هەڵ خوێندکاری لە پەناشیا گرنگی بە هونەرە دەیت بەڵێ زۆر سپاس بە هیوای بەردەوامی کاک ئاریان خۆی خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکانە قۆناغی 4 لەگەڵی خولیایەکی تایبەتت بۆ گۆرانی وتن هەیە ئەگەر تۆش باسی خولیاکانی خۆتم بۆ بکەیت سپاس من ئاریان لە پەیمانگای هونەرە جوانەکانی ناحوکمی ئێواران و منی شەڕۆک و کەسێکی تر کە خولیایە حەزێکی هەبێت زۆر حەزمە بوو بۆ هونەر و زۆر ئاستەنگ و شتیشم لە بەردەما بوو ینی زۆر کەس پێی ئەوتم مەچۆ زۆر کەس بە شێوازێک ینی هەندێک دەستەواژی بەکارەیانە ینی هی ئەوە بوو کە بتڕوخێنێ کە نەتێڵێ بەڵام من کۆڵم نەیە ینی هەر ئەو کەسانی کە ڕۆژێک لە ڕۆژان ئەیانوت مەچۆ ئێستا خۆیان ڕۆ ینی بە ئاوات هەم گۆرانێکیان بۆ بڵم یان حەزەکەن ڕۆژە دانیشم گۆرانێکیان بۆ بڵم وە بە هەموو کەسانە شەڵم کە حەزێکیانەیە کە توانایەکیان تایە ئەم ڕۆبی کات و نیخاتە سبەی هەر ئەوانە گوێم لە قسەیەکی لیندا گرت باسیەوەیە کرد کلیلی سەرکەوتن بەردەوامیە بە هیوایەوە کێوەش بەردەوام بن بۆی کە بینەران بزانن ئێوە دەنگتان چۆنە با گوێمان لە گۆرانیەک بێت حەزەکەی لیندا لە تۆ دەست پێ بکەین هەرچەنە خوێن ئاساخێشی بە هیوایەوە بتوانیت تەمام گۆرانێکی ئینگلیزیە زۆر باشە Dance me to your beauty like a burning violin. Dance me through the panic till I'm gathered safely in. Lift me like an olive branch, be my homeward dove, and dance me to the end of love. To the end of love. Oh, let me see your beauty when the witnesses are gone. Oh, let me feel you moving like they do in Babylon. Oh, show me slowly what I only know the limit is on. Dance me to the end of love. Please dance me to the end of love. La 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 la. پێوەی خۆت خوێندکاری بە شێوەیە ئاکادمیە خوێنی دەنگی لیندا و پێ چۆنە؟ بە تایبەت ئەم ئاخیری کە تەواوی کرد لە فۆرتەیەکەوە بۆ پیانویەکە ها بە پیانوێ بەڵینێکی کەس تەواوی کرد ئەوەی زۆر خۆش بوو لەێمنەوە دەست خۆش بێت بژیت ئەتوانی یانی وەکو ڕاهێنەر یان وەکو تەلەبەی خۆت وەرەگری کامیان ناستەخیرەڵاوان ئاکادمیە باشە لیندا با باسی شتێکی ئاریان کەین پێش شۆی داوای لێ بکەین گۆرانیەکمان بۆ بڵێم کاتێ لە یوتیوب سێرچم بۆ گۆرانیەکانی کرد نووسرا بوو ئاریان پاشایی وتم بە چی بوو ناسم وتی نانە پاشاییەکە لابە ئەو پاشایی چی زەمانێکە وەڵاهی ئەمان خیانەت بوو وەڵاهی سەرنامێکی کۆن بیت ئەو کاتە باوی چۆن ساڵ بوویت
وڵی تقریبان 15 ئەو ناوبوو باشە ئەدویست پاشاییەکە بۆ کێ بسەلمێنیت وڵی بۆ کەس نازانێت تر گۆڕی تایبەت نەبوو نەوەڵا و کاتە کەسی تایبەت نەبوو باشە هەر ئاو بەحتیایتر تو پێ چێوە بێت پێت لیندایان نەستەکەی شتێکە بۆ چیرۆکێکی لە پشتە چیرۆکێکی لە پشتە ئێستا پەشیمان نیم زۆر پەشیمانم هەمومان لەو تەمەنیان شتێکمان کرد دوای پەشیمان باشە باگوێمان لە دەنگی تۆ بیاریان سپاس وەڵاهی من پێشەوەش ئەمەوێ باس لە ستایلی گۆرانی وتنی خۆتم بۆ بکەیت چ ستایلێک هەڵبژاردووە بەسەر چاو ئەم گۆرانیە کە ئەیڵەمی مامۆسایی نەمر هونەرمەندی نەمر و هەمیشە زیندوو مامۆسا محەممەدی ماملەیە و لەسەر مەقامی نەهاوەندیشە گۆرانیە کە پێما بێ مامۆستا عەدنانکەریمیش دووباری کردوتەوە ئاوازەکەی و خات و فرمێسکی شتێکستەکی بەکارێناوە بۆ گۆرانێکی تر گۆرانێکی زۆر زۆر جوانە باشە باسە بە دەنگی تۆ گوێمان زۆر باشە. خۆ من پیر نەبووم ئازیزەکەم تۆ پیرت کردە خۆ من پیر نەبووم ئازیزەکەم تۆ پیرت کردە پیری محتاجی هەردوو دیدەم بێوەفای کردم پیری محتاجی با بمرم دۆستی وای کرده کەسێکە پیر بێ ئازیزەکەم با هیچ دڵ نادا پیاوکە پیر بێ ئازیزەکەم با یاکیش دڵ نادا حەیفێ بۆ عومرەی با بمرم بۆ تۆم بابادا بۆ عمرەی با بمرم بۆ تۆم بابادا ئامان ئامان ئەمانەی ئەمانەی ئامان ئەمان ئەمانۆ ئەمانۆ هەی دەبانەمێنم ئەرێگیانە دەردی دووری کوشتمی دەردی وشیاری و سەبووری کوشتمی یا دیاران وڵاتم ڕۆژ و شەو لێ حەرام کردم قەرار و خورد و خەو خەمڕەوێنێ لێرە من ناوکەم بەدی خەمڕەوێنێ
لێرە من هاوکەم بەدی چۆن پەنا بۆ مەینە بەم ساقیەدی نابینم جێژوان وڵات و شاری خۆم نابینم دۆست و ناسیا و یاری خۆم ڕوو لە هەر لایە دەکەم نامۆیە بۆم جا ڕوو لە هەر لایە دەکەم نامۆیە بۆم نابینم جێژوان و کەو لە لانی خۆم ئەمانەی ئەمانەی ئەمان ئەمان ئەمانۆ ئەمانۆ هەی دەبانەمێنە هەمیشە گەشە و جوان بیشەڵا پیر نابێت زۆر سپاس لیندا گەربێنەوە سەر ئەو خاڵەی کە کاتێککە تۆ جیاوازتر لەو پرۆسەی خوێنەی کە خۆتیایت خولیایەکی دیکەتەیە بە تایبەتی وەکو چیرۆکەکەی تۆ چۆن نەتوانین کاتەکانمان دابەش بکەین بە تایبەتی چی بە گەنجانەڵێ بۆی بتوان سول و کاتانەی کە هەیەە وەری بگرن بۆ خولیا تایبەتەکانی دیکەن جگەل لە خوێندن جگەلەوەی کە لە پرۆسەی کارکردن لە تیایاندا ڕاستی کە سەرەتا دەست بە هەر شتێکی کە خولیای خۆتە وە لە پاڵیا بن منە بابەتێکی تر هەیە کە گرنگترە من لە ینی سەرەتای دەست پێکردنم گیتارەکەم پێش هەموو شتێک بوو لەبەرەوەی ئەو کاتەی تەمەنم ئەمزانی کە ئەوە شتی لە پێشینەی منە دوای پۆلی 12 زانیم کە خوێندنەکە شتی لە پێشینەی منە کەوای ئەوم پێشخست کە هاتم بۆ زانکۆ دوای ساڵێک دەستم کرد بە ئیش و خوێندنەکەم شتی لە پێشینەی منن ئەنجا گیتارەکە یعنی ئەوە ژیانی منە ینی هەر کەسە و ژیانی تایبەتی خۆی بەندیت کردو بۆ بەڵێ حەزوو ئارەزوەکان بەڵێ حتا ئەوەشی کە من لەو کاتەیە هەر لەو تەمەنەیە کە دەستم کرد بە گیتار پاسکی سواریش بووم ئەو کاتە تاکە کچ بووم لە ڕادیۆ خولیای تایبەتی دێتە بۆمان زۆر حەزم لە شتانێک بووە کە کۆمەلگە و توێتی نە ئەوە نابێ بۆ کچ یعنی ئەو کاتە ئەیانوت نابێ بۆ کچ کە گیتاری پێ بێ نابێ بۆ کچ کە پاسکی لێ بخڕێت چۆن شتیوانمان نەبیستوە بەڵام کە لەسەر ڕێگە ڕاستەکە بوو یەکەم شکە گرنگە ئەوەیە کە بەڕاستی ئەوەی لە مشکی خۆتا داتناوە بزانی کە ڕاستە ئەو کاتە بۆ دەرەکەوێ کە توی بستێپێک بۆ دەرەکەوێت کە ئەوەی دژایەتی کردووی دوای پشگیری تەکە دوای شانازی پێوە کە بەعکسەوە ئەیتر زۆر جادایکم پێوتم تۆ لە پاڵیا کە ئەو دوانەکەی پاسکی سواری و گیتارە ژەنی ئەمانە ئەگەر ببی بە دکتۆر ئەها زۆر مهمترە بێ زۆر باسی ئەوەی بەگوێ ئەچرپاندم هەموو جارێ بەس ئەوە هیچ حەزی خۆمی تیاوسە ئەوەی کە دایک و باوکتەڵێ بیکەیت و ئەوەشی کە خۆت خواستە ئەنجام بدەیت بەڵێ ئەوە بە دانانی پلەبەندیە ئەو ئیشە بە دانانی پلەبەندی ئەکرێ ینی من ئێستا ناتوانم کاتەکانم بم بە گیتار لەبەرەوەی دوشتی لە پێشتر بۆشایەکی شتر بۆ دۆزیوەتەوە بێگومان لەبەرەوەی کە بووینە دۆزمەوە لە ناوەچێ باشە ئاریان تۆ چۆن کاتەکانت دابش کردووە من ئەمانجمەیانی ئەو بکەمە نمونەیەک بۆ گەنجانی دیکەش کە خولیان هەیە لە ناو پرۆسەیەکی خوێندنان جیاوازە لە خواست و خولیاکانی خۆیان بەڵام بتوانن دەرفەتێکیش بۆ خولیاکانی خۆیان بدۆزنەوە وڵایی لەسەر قسەکەی لیندا من ێسەر قسەیەکمە بوو کە وتی ببە بە دکتۆرمە بە بەوینە یعنی ئێستا گەربێت و ئێمە هەمومان ببین بە دکتۆر هەمومان ببین بە پرۆفیسۆر ئەیکێ مۆسیقایەکمان بۆ بژەنێکێ گۆرانیەکمان بۆ بڵێت ینی پێویست هەر کەسێ و لە بوارێکە کێ حەزی لە چ بوارێکە ینی هەموو بوارەکان گرنگی بەیەخی خۆی منیش ئەو قسەیەم کرد وتم هەر کەس و ژیانی خۆی یعنی من ئێستا بۆ ژیانی من ئەمزانی کە ئەتوانم ئەوەشیان بکەم لەوانەیە کەسێکی تر لە هوەرەکەیە باشتر بێ پێویستەکە هەموو ژیانی خۆی بەت بەوە ئەوە ینی بەپێی ژیانی کەسەکانە نابێ هەموو بێ بە دکتۆر نابێ هەموو بێ بە مەهەندیس ینی بەپێی توانای پیشە و جوانیەکی خۆی هەیە هەمووشیان یەکتری تەواوەکەن تۆ باسیەوەت کردوت کاتێککە دەروون نەخۆشە بێت پێویستمان بە میوزیکە کاتێکیش جستە نەخۆشە بێت پێویستمان بە دکتۆرە کەواتە هەردووکیان بۆ مرۆڤ پێویستن ئەریان تاوایکە قسەکانت وەڵاهی ئیتمی شەر کاتەکانم چۆن دابش کردووە زۆربەی لەگەڵ ئەمام لە ماڵەوە یعنی بۆ منە ئەمە نەبێت ئەوە ناتوانم لە ماڵەوە بم و
هەر کاتێک ینی باش بمەوێ ئامانجێکی دیاری کردو بخۆ لە ناو هوەرە بڵێ ئەمە بەم خاڵە بگەم بڵێ شتێکم بۆ خۆم داناوە کە ئەبێ هەوڵی لەسەر بم ئەگەر ئەو خاڵە بۆ خۆ دانەنەی هەر لە خاڵی سەرەتاوە وازەێنی ناتوانانی ئەبێ خاڵێک بۆ خۆدانی بگەی بێ سێ مشکە گوێمان لە دەنگی تۆ بوو ئامانجێکمانە ئەوەیە کە بگەیتە شوێنێک کە دەنگێکی دیاری کورد تاکی کورد گەنجێکی کورد بگاتە شوێنێک کە ئەو دەنگە جوانەی هەیە ون نەبێت باگوێمان لە گۆرانێکی تر بێ پێکەوە ئامادەتان کرد بابزانام هەر لێرە یەکتریشتان ناسی و لێرە ئامادەشتان کرد وەڵازام 2 دقەی پێچوو ئەرە وەڵی من خەریکە بۆ کچە شێخێ پەشیمایان ببمەوە من خەریکە بۆ کچە شێخێ پەشیمان ببمەوە گیانە لەو دەمەی ڕادڵم لەیداو بۆ ژوایان لەو دەمەی ڕادڵم لەیداوە بۆ ژوان من دیێوانەی چاوی جوانم چاوی جوایە گەرچی خۆم خەڵکی وڵاتی چاو جوانانم ئەمانەی چاوی جوانم تێر نەدی بە چاوانم ئەمانەی تۆ باڵێ نیم پێ بدا تا من بارە و جوان ببمەوە تۆ باڵێ نیم پێ بدا تا من بارە و جوان ببمەوە بەمدایە ماچێکی تار لایە و لێوە بە جوان ببمەوە بەمدایە ماچێکی تار لایە و لێوە بە جوان ببمەوە تان هەر خۆش بێ و هەر بمێنن نازانم ئەگەر کاتی بەرنامەکە بەشمان بکات و کاتمان پێبەن یەک تۆز ئەمانویست گوێمان لە گۆرانی سنوور ئارام ببە بەس کۆپلەیەکی بچووک ئەجای تۆ لەگەڵ ما بێت هەر بە
سنور رام دنيا عزيزة كيمن ولا سافريا سنور رام دنيا عزيزة كيمن ولا سافريا نازي هل بقرن ناس براونا بن دلي رابقرن دل شكاونا بن نازي هل بقرن ناس براونا بن دلي رابقرن دل شكاونا بن هەر بمێنن زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵ ئەوەیە بووم سۆڤان منە گەڕێمەوە بۆ لای ئێوە بەیوایەوە توانی بێتمان دوو نمونەی جوانی خەڵکی کوردستانتانمان پیشانە بێت. بەڵێ سپاس دەکەین هاوکارمان دالیا لە سلێمانی و لەگەڵ ئێمە بوویت سپاس بۆ دوو دەنگە خۆشەوە بۆ دوو بەهرەمەندەش. لەگەڵ هاوکارم سۆڤان و بە یارمەتی هاوکارانمان لە سلێمانی و هاوکارانمان لە کۆنتترۆل ئەمڕۆی بەیانی 24مان پێشکەش کردن زۆر زۆر سپاس بۆ ئێوە کە تاوەکو ئێستا بە دیار بەیانی 24 دانیشتون هەر لەگەڵ کوردستان 24 بمێنەوە بۆی زانیاری زیاترتان بێت تایبەت بە بودجە و شایستە داراییەکانی هەرێمی کوردستان کە لە گەشتەکانی هەواڵ زانیاریتان پێ دەدەن. خواتان لەگەڵ.